دیموکراسی هۆکارێکی گرنگە بۆ دروستکردنی بڕیار لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتی مەدەنی. هەموو تاکێک مافی ئەوەی هەیە بەشداری بکات لە هەڵبژاردن بۆ ئەوەی لە بڕیاردانی چارەنووسسازی وڵاتەکەیدا ڕۆڵی هەبێت. دامەزراندنی دەوڵەتی عێراق هەر لە سەرەتاوە ئەگەر بۆی بگەڕێتەوە لەسەر ئەساسی بەرژەوەندی زلهێزەکانی دنیا دامەزراوە و دەوڵەتێک نەبووە بە ناوی دەوڵەتی عێراقەوە، چونکە سێ ویلایەت هەبووە لەم سنوورە جۆرافیا عایدی دەوڵەتی عوسمانی بووە. دوایەوەی کە دەوڵەتی عوسمانی ڕووخاوە ئەم سێ ویلایەتە هەرسیکیان لیکێنراون بە یەکەوە و دەوڵەتێکیان لێ دروست کردووە بە ناوی دەوڵەتی عێراقی و پادشایەکیشیان هێناوە لە دەرەوەی عێراق کردویانە بە پادشای ئەم وڵاتە و ئەسبابەکانیشی ئەوە بووە کەوا دەوڵەتێکی زلهێزی وەکو ئینگلیز لە بەرژەوەندی لەوەدا بووە کە ئەم دەوڵەتە دروست ببێ لەبەر قەزایەکی زۆر لەبەر مەسەلەی نەوت کە لەم وڵاتەیە پەیدا بۆ بە تایبەتی لە سنووری کوردستانە و هەروە بۆ ڕێڕەو بۆ گەیشتن بە مستعمەرەکانی لە منتیقەی هند و ئەو ناوچانە. هەر وڵاتێکی دیموکراسی بەبێ پەرلەمان نابێ و پەرلەمان وەکو وشەیەکی کۆنی فەڕەنسیە، واتە شوێنی قسەکردن، شوێنی تاوتوێکردنی ڕاگۆڕینەوە. ئیتر ئەوەیە تاریخی پەرلەمان کە بەرەو پێش هاتووانە هەر وڵاتێکی دیموکراسی دەبێت قوارەیەکی پەرلەمانی هەبی. پەرلەمان واتە مؤسسەیەکی دیموکراسی کە دەستور و یاسای ئەو وڵاتە بڵین هێڵە سەرچەکانی بۆ دادەنێ و ئەو پەرلەمانە لەوێەوە کە دادەمەزرێ. پەرلەمان بە دەنجی خەڵک دروست دەبێت. پەرلەمان دەبێت نوێنەرایەتی توێژ و چینەکانی هەموو ئەو وڵاتە بکەن. ئێمە کە دەینە سەر باسی کوردستان، لە کوردستانیش چۆن پەرلەمان دەبێتە پەرلەمانی خەڵک، چۆن دەبێتە نوێنەرێکی ڕاستەقینەی ئەو خەڵکە. پەرلەمان دەبێت یەک تعبیر لە هەموو توێژەکان و چینەکانی کوردستان بکاتن وەکو قوارەیەکی قانونی دەستوری کە ئەوڕۆکە لە حتا لە ناو دەستوری هەمیشەیی عێراق لە 2005 کە دەنجی لەسەر درا تەسبیت بووە. حتا ئەو بڕیار و ئەو قوانینانەی بڕیار چونکە لە پەرلەمانی کوردستان بڕیار دەدرێت، هەم یاسا دادەندرێ و هەم بڕیاریش دەدرێت، بەڵام چ بڕیارێک؟ ئەو بڕیارێک کە قووەتی قانونی هەیە. لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق کە بە سیستمی پاشایەتی و پاشان سیستمی کۆماریدا تێپەڕ بوو، نەتوانرا پرۆسەی دیموکراسی بچەسپێن و وڵاتی پێبەڕێوە بەر تا ئەو کاتەی لە شۆڕشی ئەیلولی مەزندا و لەسەر پێشنیازی بارزانی نەمر بیر لە سیستمی دەوڵەتداری عێراق کرایەوە و بە شێوەیەکی دیموکراسی. ئەمەش لەبەر ئەوەی کە مافی ڕەوای گەلی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتیدا جێگای ببێتەوە. معنای دیموکراسی، پرۆسەی دیموکراتی ئەوەیە کە تاک دەوری هەیە، یعنی بۆ ئەوەی تاک هەر ئینسانێکی هەر هاووڵاتیەک لە پرۆسەی دیموکراتی ئەوەیە کە دەبی بەشداربی لەو پرۆسەیە. هەڵبژاردن بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو وڵات و قوارەیەکی فیدرالی زۆر گرنگاوە ئەوەی پەیوەستیشە بە مێژووی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەر لە ساڵی 1992 لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی ئەمری کرد کە پێویستە شەرعیەتی شۆڕشگەری تەحول بکات بگوازرێتەوە بۆ شەرعیەتی موسەساتی. هەر لە هەمان ساڵدا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام درا و پەرلەمانی کوردستان یەکەم یاسای خۆی بە ناوی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ژمارەیەکی ساڵی 1992 دەرکرد. ئەو یاسایەکی بنەڕەتیە لە هەرێمی کوردستان و یاسایەکی سروش دەستورەوە ئاعتیمادی لەسەر دەکرێتن لە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا. هەر لە ڕاپەڕینی ساڵی 1991ەوە بیرۆکەی قوارەیەکی فیدرالی دیموکراتی پەرلەمانی هاتە پێشەوە. ئەمەش لەبەر ڕۆشنایی و تارەمێژوویەکەی سەرۆک بارزانی لە شاری کۆی کە پێشنیاری کرد دەبێ خەباتی چەکداری بگۆڕین بۆ خەباتی مەدەنی و دموکراتی و پەرلەمانی.
لە کاتێکە ڕاپەڕینی گەلی کوردستان دروست بوو، کۆڕەوەکە دروست بوو، کارەساتێکی گەورە دروست بوو لە منتیقەکە و ناوچەی ئارام و دژە فڕین دروست بوو بڕیاری 680 تکایەوە و سەرنجام ئەو وەختە دام و دەستگای حکوومەت کشانەوە. کاتێککە دام و دەستگاکانی کشاندەوە ئەو وەختە قۆناغێکی زۆر گرنگ هاتە پێشەوە. لەو سەردەما چونکە مەفهومی دیموکراسیەت لە مێشک و هزری ئەم ڕێبازەدا هەبوو و جەنابی کاک مەسعود کە سەرکێشی قافڵەی ئەو شۆڕشە بوو لەم سەردەمەدا، یەکەم فرسەت کە هەڵکەوت کاتێکە لە گردبوونەوەکی جەماوەری لە شاری کۆیە جاڕی ئەوەی داوتی کاتیەوە هاتووەی تر ئێمە لە قۆناغی شۆڕژگەڕیەوە بچینە قۆناغی دەوڵەتداری و دەستور و قانون و ئەو جۆرەشتانەوە. ئەوە سەرەتایەک بوو کە دەبێ ئیتر ئێمە بچین بەرەو چی؟ بەرەو ئەوەی کەوا ممارەسەی دیموکراتیەت بکەین. بەرەی کوردستانی بەڕاستی ئەتوو لە شەرعەتی شۆڕژگێڕیەوە بێتە سەر شەرعەتی وڵات بەڕێوە بردن، ئیدارەی دەوڵەت بە هەموو سێکتەرەکانی و لە گەورەترین شت بۆ بچووکترین شت ئێتۆ پێویستیت بە موسساتی دەوڵەت هەیە. ئەو بوو بە قەراری بەرەی کوردستانی لێژنەیەک پێک هات لە 15 کەسی قانونی و ئوستازی جامعە و حاکمی زۆر بەڕێز و قەدیری کوردستان و لە هەموو شارەکانی کوردستانیش بوو و نوێنەری بەرەی کوردستانیش تێدا بوو. ئەوان یاسای ژمارە 1 دانا. یاسای ژمارە 1 لەو یاسانەیە کە بووە بنەمایەکی زۆر بەقووەت لە بۆ پێگای دەستوری هەرێمی کوردستان. پەرلەمانی کوردستان گەورەترین و پیرۆزترین دەستکەوتە. هەموو ئێش و ئازاری گەلی کورد، خوێنی شەهیدان، فرمێسکی دایکانی جگەرسووتا و ناڵەی برینداران، ئاهی لێ قەوماوان هەموویان خۆیان لەو پەرلەمانەدا دەبینەوە. لەبەرەوە قودسیەتیان پەرلەمانە بۆ هەموو کوردێک زۆر گەورەیە. دەنگدان با بڵێن لە عورفی قانون لە عورفی یاسایی واجبە بۆ ئەوەی ئەتوو جێگای خۆت بگریەوە کە قانونێک دەرەچی یاسایەک دەرەچی لە بەرلەمان خۆت ببینی ئەوە ئیتۆیە بەشداری لەو قانونەی. کۆمەلگە بە چ بە پێشەکەوی بە وەعی هاوڵاتی. ئەمە هاوڵاتێش ئەگە دەنجی نەبی لە کیانی خۆی لەو دەوڵەتەی هەیتی لەو قوارەی هەیتی ئەوە دواکەوی خۆی دواکەوی. لەبەرەوە بە ڕێی من ئەوە مەسلەی قانونە، ڕێی من نییە، مەسلەی دەنگدان مەسلەی ئەرکە. بێگومان دەستوری عێراقی فیدرالیش دوا بە دوای ئەو یاسایە ئەوش لە هەمە لە ساڵی 2005 بەڕاشکاوی دان بەوە دادەنێتن کە هەرێمی کوردستان ساحێبی هەموو مؤسساتەکانی خۆیتی هەرسێ دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی ڕاپەڕاندن و دەسەڵاتی دادوەری و ئەوە جگە لە شرعیەتە قانونیەکە شرعیەتێکی دەستوریشی هەیە پەرلەمان لێرە و زۆر گرنگە کە پەرلەمان وجودی هەبێ و لە ئێستادا گرنگترین کار کە لە بەردەم هەرێمی کوردستان بیتن ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەردە بە مەبەستی دەست بەکاربوونی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. اینجا دوجاریش بە هەمان شێوە دامەزراندنی حکوومەت و هەروها بەردەوام بوون لە ڕاپەڕاندنی ئیش و کارەکان بە پێی موسسات.
بێگومان هەڵبژاردن کۆڵەکەیەکی بەهێزی دیموکراسیە. بۆیە بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردندا دەبێتە مای دامەزراندنی حکومەتێکی بەهێز و خاوەن پێگەیەکی سیاسی و ئابووری باڵا تا بتوانێت لەگەڵ خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا یەک بگرێتەوە و پرۆژەی گەورە و کاری خزمەتگوزاری زۆر بۆ هاوڵاتیان دەستەبەر بکات. ئەم ئاکارانەش لە پرۆژە خزمەتگوزاریەکانی حکومەتی هەرێمی کوردستاندا ڕەنگی داوەتەوە و بەردەوامی دەبێت. پارتی تەنها ئاعتیمادی لەسەر دەنگدەری خۆی نییە، لەسەر هەموو جەماوەری هەرێمی کوردستانە ئەوەی کە بە ئینسافەوە دەنگ دەدا و ئەوەی کە پێشکەوتن و خزمەتگوزاری و خزمەتەکان دەبینێتن لە هەموو شارەکان. بۆیە بەدڵنیاییەوە دەنگدەری پارتی زۆر زیاترە لەو تەنزیمەی کە پارتی هەیەی. پەرلەمانی کوردستان کە دامەزراوەیەکی گرنگی هەرێمی کوردستان و لەسەر بنەمای هەڵبژاردننی دیموکراتی هاتۆتە ئاراوە، یەکێکە لە بنەما گرنگەکانی شەریعەتدان بە حکومەت و دامەزراوە مەدەنیەکانی هەرێم. بۆیە گرنگە هەر تاکێکی کورد هەڵبژاردن بە مافی خۆی بزانێت و بەشدار بێت لە بڕیاردان لە پارێزگاریکردنی خاک و نیشتیمان و فەراهەمکردنی خزمەتگوزاریەکان بۆ خۆی و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دموکراسیەت پرۆسەیەکی ڕۆژانەیە، پەیوەستە بە مرۆڤ و بە مافی مرۆڤ و بە حەقی خەڵکەوە و بەو یاسانەیەکەوە خزمەت بە مرۆڤایەتی دەکات و ئەو یاسانی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەگەڵ یاسا نێودەوڵەتەکانە یەک دەگرێتەوە، لەگەڵ مافی مرۆڤ یەک دەگرێتەوە، لەگەڵ جارنامەی گردوونی مافی مرۆڤ، لەگەڵ ئەو یاسایانەی کەوا پەیوەستن بە مرۆڤ لە هەموو بوارەکانی ژیانە یەک دەگرێتەوە. ئەمە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەی سندووە لە کوردستانە لەگەڵ هەموو هیچ پرۆسێک بێکەم و کوڕی نییە. و من بۆ خۆم قەنەعەتم وایە کەم و کوڕی فاکتەرێکە، هاندەرە بۆی هانت بدا بۆی چاکیکەی. تا کەم و کوڕی نەبێ و دەرکی پێنەکەی تۆ هەنگاو نانەی بۆەوەی چاکی بکەی. خەڵک دەبێ بزانێ مەسەلەکە ئەوە نییە تۆ دەنگ دەدەی بۆ حزبێکی دیاریکراو یا حزبێکی دیاریکراو دێنیتە سەر دەسەڵات و ئەمانە. مەسەلەکە ئەوەیە تۆ دەنگ دەدەی بۆ ئەوەی کەوا حکومڕانیەکی ڕەشید و سەلیم لە وڵاتەکەتا هەبێ و ئەو حکومڕانی خزمەتت بکە. پەرلەمان بۆ نمونە لە وڵاتێکی کو کەنەدا دیوتیە ئەرک ینی تۆ ئەرکێکی نیشتیمانی جێبەجێەکەی کە ئەچیتە ناو ئەم پرۆسەیەوە تۆ خزمەت بەنی وڵاتەکەکەیت. بەڵام تۆ لەو لاوە ناچی بەبێ ئەوەی کە کواڵیفیکیشنت هەبێ بێ و شایستەگی دەبێت. تۆ شایستەگیت هەیە ئەڵێی من ئەچمە ئێوە تۆ بۆ ناشی بۆ پارە جارێت تو خۆت ئۆڕێدی ئیشت هەیە بالفعل ئیشت هەیە، مامۆستای زانکۆی، دکتۆری، محامید، باحەسی و هەر ئیشێکی دیکە باشە. حتا خەڵق هەیە جوتیارە وەنا جوتیار ئۆکەی ئەڵێ منە چون بۆم دەورەیە چمە ئێوە بۆچیت لەبەرەوەی ئەرکی نیشتیمانی داوام لێەکەم بڕۆمە ئەم مؤسسەیەوە لە تەشریع لە داڕشنی یاسایە کۆمەڵە دەور ببینم وەنا ئەچی بۆ ئەوێ دوایەوە یەیتە دەرەوە چیت بسەری شەکەی خۆت تۆ تەقاعود نابیت. هەندێک کەسێ جێم لێ دەنگ نادەم چیان بۆ من کردیە ئەوە حەقی خۆتە چۆن دەنگ نادەی؟ ئەمە حەقی خۆتە. ئەتوو کە دەنگ نەدەی یعنی هاوڵاتی نی، یعنی سبەینێ ئەو یاسایە کە دەرچوو تۆ حەقت نییە نازێک بکەی برێ و ئەمنیش بەشدار بوویمە لەوەیە. بەشدار نەبووی دەکەویە هامیش دەبیسان ئەگەر ئەوەی قیمەتی خۆی بزانی بەشدارەبی. تەنیا چارەسەرێک
بۆ مشکلەی کۆمەلگا و اختلافاتی تەنیا دیموکراسیە. پەرلەمان بەوە دروست بە دەنجی زوڵالی خەڵک ڕاستە و خۆ و ئازاد لە انتخاباتێکی مەفتوح خەڵک دەنج خۆی دەدا بە نوێنەرەکانی خۆی. بۆیە مەسئلەی تۆ بنیاتی وڵات بنیاتی دەوڵەت لە وڵاتێکی کە دیموکراسی بێ و حکوومەتێکی ڕەشیدی تێدا بێ دەبێت پەرلەمانی تێدا بێ. پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی شۆڕژگێر پارتێکە لە دوو مەسلحەت و مەدەنیەت و ئیستقراری خەڵکە. بۆیش خەڵک دائیمەن دەوری لێ دەدا. ئێمە تەماشای شارەکان بکەین کە ئەوانەی زیاتر با بڵێن من نامەوێت ناوی لێ بنێم زۆنی فلان و زۆنی فلان، بەڵام لەوێ کە ئیدارەی پارتی تێدا سەردەستە زۆر پێشکەوتووە، زۆر ئەمینە، زۆر مستەقرە، بەردەوام بەرەوە پێش دەڕوە. خەڵک لە دوو ئیستقرارە. ئینسان بە تەبیعەتی خۆی لە سەرکەوتن و هاتنە خوار ئەوەیە، یعنی لی دەترسێ، نایەوێ. ئینسان بە تەبیعەتی خۆی لە ئیستقرار دەگەڕێ. ئینسان لە تەبیعەتی خۆی ئامینە، مسالمە. و پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی ویست و ئامانجەکانی خەڵکە، مدافع لە قەزیەی کوردی، مدافع لە دروستبوونی دەوڵەتی کوردی. مێژوو ئەوەی سەلماندووە کە پارتی دیموکراتی کوردستان لە پاڵ خواستە دیموکراتیەکانیدا وەک ئاڵە هەڵگری پارێزگاریکردن لە خاک و نەتەوە و بەرزکردنەوەی پرۆژەی دەوڵەتی کوردی دەناسرێت. بۆیە دیموکراسیەت لە بەهێزترین ئامانجەکانێتی و هەردەم هەوڵی چەسپاندنی دەدات. تەنها جهتێک تەنها لایەنێک کە بیری لەوە کردوتە ئەم وڵاتە ببێتە وڵاتێکی دیموکراسی و دروشمێکی سەرەکی ئەو بووە شۆڕشی ئەیلولە و جەنابی مەلا مستەفا بووە کە لە شۆڕشی ئەیلولە دروشمی سەرەکی شۆڕشی ئەیلول و پارتی دیموکراتی کوردستان بەڕابەرایەتی جەنابی بارزانی نەمر ئەوە بووە کە دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان. دیموکراسیەت دەبێ خەڵکی خۆی هەبێ، قەناعەتی هەبێ بەو مەفاهیمانە و بیچەسپێنێەوە بیکا بە یاسا بۆ چەسپاندنی دیموکراسیەت. چونکە دیموکراسیەت هەم مەفهومە، هەم بیرکردنەوەیە، هەم پراکتیزی ڕۆژانەیە کە لە دواییدا لە قۆناغی کۆتاییدا دەبێتە کەلتور. مەسلەی پارتی فەرقی هەیە لە حیزبەکانی تر. ئەوەلەن پارتی تەسیسی کوردایەتی کردووە. ئێنە ئێستا ئێمە کە دەرێن ئەمڕۆ شۆڕشی ئەیلولە، شۆڕشی ئەیلول چێ کردی؟ یعنی مەسەلەکە تاریخە، مێژووە. ئەجەوەوە ناگەی وە دەگەینی ئەوە کەمە لێرە پارتی مەسئولیەتی گەورەترە لە حیزبەکانی تر. ئەبی زیاتر خزمەتی میلەت بکە، ئەبی زیاتر خۆی بکاتەوە و زیاتر دیموکراسی بی، زیاتر لەوەکانی تر قبول بکە. ئەوەی ئێمە تێداین ئێستا فێدرالی حکوومەتەکی سەر بەخۆ تا حەدێک نابی لە دەستە خۆمانی بدەین. ئەمە هی حکوومەت نییە، هی هەموو هاوڵاتێکی کووردە، هەموو هاوڵاتێکی کورد ئێستا حتا ئەو کوردەی لە کوردستانی عێراقیش نییە، کوردەکانی ترش شانازی ئەکەن بەوەی کە عەلاقەڵ قەوارەیەکەیە ناوی هەیە لە دنیا حسابی بۆ دەکرێت. هیچ دەوڵەت مەداری ناکرێ بە بێ پەرلەمان وانەیە بە پێ یاسادانە ناکرێت. یەک دووەمم کۆمەڵگانی ئێمە لە بۆرەیەکی زۆر ترسرا کارژین کە پێتر خۆڕەڵاتی ناوەڕاست کە ئێمە پێویستمە بە قانونە. تەوان تەسەورێکی هەمە ژیانی بربەریانە هەیە دژ بە قانون لە خۆڕەڵاتی ناوەڕاستە. باشە ئەوە ئەزانین وهاتێ نووسری کوردیش هەیە وایە. ئێمە علاقەمان بۆ نیە، علاقەمان ئێمە پێویستمان بە قانونە و قانونانەی کە ڕنگانەوەی بیر و تەسەوراتی ئینسانە ئازادی خوازەکان و ئینسانە سەربەخۆکان و ئینسان تاکە سەربەخۆکانە. ئەوەی هەمیشە دیموکراسی ڕاستەقینەی کردوتە ئاماجی سەرەکی خۆی سەرۆک مەسعود بارزانیە
کە وەک پێگەیەکی سیاسی بەهێز لە ناوچەکە و جیهاندا حسابی بۆ دەکرێت و وەک کلیلی چارەسەریە سیاسی و دیموکراتیەکانی عێراقیش ڕۆڵی گەورە دەگێڕێت کە بۆتە جێگای متمانەی سەرجەم لایەنە سیاسیەکانی عێراق. حکمت و بۆچوونی جەنابی سەرۆک بارزانی ینی نەک لەسەر مستەوای کوردستانی عێراق لە هەر چوار پارچەکەی کوردستانیش وەکو مەرجەعێکی گەورەی کورد پیشان دەدرێ و اعتیبار دەکرێت. ینی آخر چوونی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا ینی کە چوو ئەوێ هەموو ئەطرافی عملی سیاسی ئەوانەی کە هاوپەیمانیش بوون و ئەوانەی دۆستیەکیش بوون، ئەوانەی لە دەروی عملی سیاسیش بوون و ئەوانەی دژ بوون لە ناو عملی سیاسی لەگەر یەکتری هەمویانی کۆ کردەوە. حزبێک 78 ساڵە تەمەنیتی ئەنواعی مەلک گۆڕا، پاشا گۆڕا، خەڵکی لێکەوت، حکوومات گۆڕا، جمهوری بووە نازانم چی و مەلەکی بوو بە فلانشت. پارتی دیموکراتی کوردستان هەر زۆر بە قووەت لەسەر پێخۆی وەستا و گەورەتریش دەبێتن. وای دەتۆ جملەیەکی بێکەڵکی لە ناو شعرێکی بێکەڵکی ماغوتە لەوەچی لە ناو سیاقی شعرەکەشم کە خوێنەوەتەوە چێ مانایەکیشی بووێ ببێ بە وردی زمانی ڕۆشنبیرانی کورد ئەوژەوەی کە من هیچ شتێ بەم نیشتیمانەوە نامفرۆشێتەوە پێڵاوەکانم نەبێ. ئەمە چییە بە؟ ئەمە شەرماوەەر نییە نەتەوە یەک جینۆساید کرابێ و ئێستا لە ئەنفالا بێ. ئێستا ئێمە ئەنفالەکرین تۆ بڵێ من هیچ شتێ بەم نیشتیمانەوە نام بەستێتەوە قۆنەرەکانم نەبێ. ئەمە چێن ئەم بابەسێتە بڵاوکەنەوە؟ ئەمە چ جۆرە ئەدەبێکە کە ئەم نایەڵیزمە بڵاوکاتەوە؟ وەنێ ئەمە کارەسات نییە تۆ دوێنێ جێنۆساید کراویت 2014 و ئێستا جێنۆساید دەکرێت. ئێمە لە کوردستان و لە ژێر سێبەری کەشی دیموکراسیانی هەرێمەکەمان کە خاوەنی پەرلەمان و حکومەتی سربەخۆی خۆیەتی گرنگە هاوڵاتیان بە بەرپرسیارەتی تەواوەوە داکۆکی بکەن لەم قەوارەیەی کە دروستمان کردووە و خاک و نیشتیمان وەک لانەی ئارامی خۆیان ببینن، چونکە بەشێکی گرنگی سەرکەوتنی دیموکراسیەت بوونی ئینتیمای هاوڵاتیانە بۆ خاک و نیشتیمان. داوا دەکەم لە هەموو خەڵکی کوردستان بۆ لە پێناوی خۆی ژیانی خۆی منداڵەکانی خێزانی ئایندەی وڵاتەکەی نیشتیمانەکەی ئێمەش باوەکو گەلانی دنیا پەرۆژ بین بۆ ئەوەی ئێمەش خاوەنی کیانی خۆمان بین، خاوەنی دەسەڵاتی خۆمان بین، خاوەنی ئەوە بین کە کەس نەیە بمان چەوسێنێتەوەکو چۆن لە ساڵانی ڕابردوو ئەم ملەتە چەوسێنراوەتەوە. ئاخر ئەم پرۆسەیە وا بە ئاسانی بەدەست ناتەوە. ئەم پرۆسەیە بەرهەمی خوێن و خەباتی ملەتێکە بە درێژایی مێژوو بە هەموو لایەن و چین و توێژ و ئەوەی کە حزبی بووە و حزبیش نەبووە هەموو ئەم خەڵکە لە ناو ئەم پرۆسەیەدا خوێنی داوە، ماندوو بووە، ئارەقەی ڕشتووە. بۆیە لە پێناوی ئەوەی کە حکوومەتێکی ڕەشید دەسەڵاتداریەکی باش و خاوێن بێتە ئاراوە زۆر گرنگە، زۆر پێویستە خەڵکی کوردستان بچنە پرۆسەی دەنگدانەوە، چونکە دەبێ وا تەماشای ئەم وڵاتەی خۆتە بکەیت تۆ ئەم وڵاتە وڵاتی خۆتە. ئەگەرچی چەسپاندنی دموکراسی کارێکی ئاسان نییە، بەڵام بە ئیرادە و سیاسەتی حەکیمانەی سەرۆک بارزانی و دەنگی دەنگدەرانی کوردستان لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەماندا سیماکانی دموکراسی زۆرتر دەدرەوشێنەوە و دەرەنجامی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستانی تێدا بەرهەم دێت. ئەمەش وا دەکات کە هاوڵاتیانی کوردستان لە ژێر سێبەری خزمەتگوزاریە شارستانیەکان و ژیانی ئارام و ئاوەدانیدا بژین و متمانە بدەنەوە بە ڕێبازی بارزانی کە زامنی ئەمن و ئاسایش و خزمەتگوزاری و بەختەوەریە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان.